دوای نەسەرتەوەری یەکەمی پرۆگرامی ئەمڕۆمان وەک دەزانین دۆخی سیاسی عراق لە دوایی هەڵبژاردننی پێشوەختی عراقەوە بە کۆمەڵێک گۆڕانکاری و بە کۆمەڵە گۆڕانکاریدا تێپەڕ بووە و کۆمەڵێک لێکدانەوەش بۆ ئەم بابەتە ئاکرێت. یەکێک لە بابەتەکانی ئەم تەوەری ئەم ڕۆژمانەوەیە دۆخی سیاسی عراق لە دوای هەڵبژاردننی پێشوەختە لە ناسەقامگیری بەردەوامدا و لەگەڵەوەشدا لایەنەکان تا ئێستا نەگەیشتنەوە ڕێکەوتن بۆ پێکێنانی حکوومەتی جاهاتوو. بەڵام ئەوی گرنگە کورد چۆن لەم هاوکێشەدا مامەڵەی کردو چۆن توانێتی هاوسەنگی هێز لە نێوان لایەنە عراقیەکاندا ڕابگرێت. هێرشەکانی سەر هەولێری پایتەخت چ خوێندنەوەیکی بۆ کراوە؟ ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی ترا ڕاستەی میوانەکەمان دکتۆر دانا ئەحمەد چاودێری سیاسیەکەن کە لە ستۆدیۆ ڕاستەخۆ لەگەڵمانە. دکتۆر دانا بەخێر هاتیت. دکتۆرم هێرشەی کە کرایە سەر هەولێر چەند موشکێک ئاراستەی هەولێر کران و هەر لایەنەوە بە شێوەیەک لێکدانەی بۆ ئەم بابەتە کردو یان بەستەوە بەهۆ کارێکەوە. خوێندنەوەی بەڕێزت بۆ ئەم بابەتە چییە؟ بەیانیتان باش طبعاً بیرمان ناچێ ئەمە جاری یەکەم نییە ئەم جۆرە هێرشکردنەکەێتە سەر شاری هەولێر و هەموو جارێکیش ینی دووبارە بوونەوەی بە هەمان با بڵین موشک ئەبێ. ئەمە سێ ڕەهەندی جیاوازی هەیە، ینی سێ خوێندنەوەی جیاوازی هەیە و هەر سێ خوێندنەوەکەش ینی جۆرێک لە ڕاچەرینی تایە بۆ ئێمە و کومیلەتی کورد. خوێندنەوەی یەکەم ئەوەیە کە جۆرێکە لە ئاگادارکردنەوەی ئێمە، جۆرێکە لە ئاگادارکردنەوەی هەولێر بەوەی کە ئەوەی کە لەسەر کووردە لە سیاستکردن لە شێوازی خۆگونجاندنی لەم ناوچەیە ئەوەیە کە تەوازونی سیاسی ڕابگرێت، کە هاوسەنگی سیاسی ڕابگرێت لە نێوان ئەو وڵاتە دراوسیانەی کە بە جۆرێک لە جۆرەکان ململانەی سیاسی و جیۆپۆلیتیکی هەیە لە نێوان ئەو وڵاتانەیە. بۆیە لە هەموو شتێک گرنگتر ئەوەیە کە میلەتی کورد بە درێژایی ئەو فترە زەمەنیە و بە تایبەتی لە دوای ساڵی 2023ەوە بە شێوەیەکی زۆر کۆک بەچی بە شێوەیەکی زۆر گونجاو ئەو تەوازونە سیاسی ڕاگرتە بوو. ئەویش طبعاً بێگومان جێ خۆیەتی کە ئاماژە بکەین بە ڕۆڵی خوالێ خۆش بوو سەرۆک مام جەلال کە ڕۆڵێکی بەرچاوی هەبوو و هەمیشە ئەیوت ئێمە گرنگە کە هاوسەنگی نێوان ئەم وڵاتانە لە دەست نین و ئەو متمانە سیاسی کە بە درێژایی مێژووی شۆڕشی خۆمان دروستمان کردووە بتوانین پارێزگاری لێ بکەین. بۆیە بەڕاستی ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لە پاراستنی ئەو هاوسەنگی سیاسیەیە. بەداخەوە ماوەیەکە کە بەهۆی نزیکبوونەوەمان لە میحوەری تورکیا بەهۆی نزیکبوونەوەی هەولێر لە میحوەری سەرەوە بە جۆرە لە جۆرەکان فرامۆشکردنی میحوەری ڕۆژهەڵات کە کۆماری ئیسلامی ئێرانە، ئەمە کارێکی ئەو تۆی کردووە کە جۆرێ لە زەنگ جۆرێ لە ئاگادارکردنەوە چەند جارێک بدرێ بە گوێی هەولێرە کە ئاگاداری تەوازونی سیاسی خۆت بە و ئەگەر بێت و بەردەوامبی لەسەر ئەمە ئێمە ڕەنگە هەنگاوی تریش بنین و ڕەنگە ڕێگە چاری تریش بگرینە بەر، چونکە بیرمان نەچێ ئێران خۆی بە یەکێک لەو جیهەتانەدا ئەنێ لەو لایەنەدا ئەنێکە دەستی هەیە لە پێکهاتەی سیاسی و دەستی هەیە لە پێکهاتی کۆمەڵایەتی بارتەقای عراق چجای ئەم ناوچەیە کە پێوتی هەرێمی کوردستان. خاڵی دووهەم ئەوەیە کە ئەو ڕێکەوتنانەی کە ئەم فترەیە کران بۆ دروستکردنی حکوومەتی عراقی، ئەمە هەموو جارێک ئێمە دەبێ خوێندنەوەمان هەبێ، ینی خوێندنەوەی سیاسی و بە عەقڵیەتێکی سیاسی فراوان و لێکدانەوەی هەموو لایەنەکان بە یەکەوە، چ دەرو دراوسێ، چ نێودەوڵەتی، چ عێراق، چ وڵاتانی غەرب، ئەمانە هەموو لەبەر چاو بگرین، ینی ئەم بەرژەوەندی و استراتیجانە لەبەر چاو بگرین، ئەنجا بچینانی خەوڵ بکەین بچینە ناو ڕێکەوتنێکی سیاسیەوە. بەداخەوە ئەم جارە هەولێر ئەمەشی بە ئاقارێکی ترابرد و بە جۆرە لە جۆرەکان 2-3 جار هەنگاوینا بۆ ڕێکەوتن کۆتاجاری ئەمەی ئەخیر کە لەگەڵ سەدر و حەلبوسیا بوو بەڕاستی کارێکی با بڵین سیاسیانە نەبوو، ینی بعدێکی سیاسی قوڵی نەبوو. بە بەڵگەی چی؟
دەماشاکە ئەوەی کە شیعە چاوەڕێ لە ئێمە کرد ئەوەی کە ئەڵێم لایەنە شیعەکانی تر واتە ئەو لایەنانەی کە ئێران پشتیانەگرێ ئەوەی کە ئەوانە چاوەڕێیان ئەکرد لە ئێمە ئەوە بوو کە ئێمە بێدەنگیەک هەڵبژێرین جۆری لە قورسی سیاسی خۆمان هەڵبژێرین هەتا ئەو لایەنە سیاسیە شیعیانە ئەگەنە یەک ئەگەنە جۆرە لە پێشتەگرم ئەمە لە کاتێکە کە زۆر کات ینی کورد هەمیشە لە نێوان شیعەکان لە نێوان لایەنە سیاسەکانی عێراق نێوەندگیر بووە هیچ کاتە بینی نێوان ئەوە باسم کرد ئەوە مامجلال بوو هەزار ڕەحمەت لەبێ ئەوە مامجلال بوو یعنی ئەو توانایی ئەبوو کە ئەم لایەنە شیعیانە هەموو جارێت تێک بچوونە ئەو ڕێکی ئەخستنەوە ئەو توانە ئەو قودرەتە سیاسی گەورەی هەبوو ئەو خوێندنەوە سیاسی هەبوو ئەوەندە قوڵ بوو بەداخەوە ئەم جارش ئەوان چاوەڕێی ئەوەیان نەکرد لە ئێمە بەڵام نەبوو نەمان کرد زانی و بە تایبەتی یعنی ئەو لایەنی کە دەسەڵاتدارە لەناو هەرێمی کوردستان و لایەنی یەکەمە لە هەولێر ئەو حاڵەتەی هات بەسەراکە ئەم جۆرە ڕێکەوتنی کرد بەبێ ڕێکەوتنی پێشوەختەی ماڵی شیعە ئەمە بەنیسبەت کۆماری ئیسلامی ئێرانەوە دوو واتە دوو دیلالە هەڵەگرێ دیلالەی یەکەم ئەوەیە کە سەدر لەگەڵ حەلبوسی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەمانە سێ کوچکەیەک دروست بکەن ئەو سێ کوچکەیە ببنە بەردی بناغەی حکوومەتی عێراقی لە فترەی داهاتوە چونکە بیرمان ناچێت کە کورد ڕۆڵی یەکلاکەرەوەی هەیە بۆیە هەمیشە لایەنە شیعەکانی عێراق چاویان لە دەستی کورد بوو لە دروستکردنی دەوڵەتی عێراقیە ئەمە خاڵی یەکەم خاڵی بورن خاڵی دووەم ئەوەیە کە بیرمان نەچێت کە ئێران ئەو لایەنانەی کە باڵین بە جۆرێ لە جۆرەکان وابەستەی ئینتیمایشی سیاسیان هەیە بۆ کۆماری ئیسلامی ئێران و کۆکن لەگەڵی لە عێراقا لەناو ئەم بازنە پێکهاتەیە نەبوون لەناو ئەم بازنەی ڕێکەوتنەی پارتی و سەدر و حەلبوسیان نەبوون کە تیاشیان نەبوون بۆ حکومەتی داهاتووی عێراق بە جۆرێ لە جۆرەکان دیلالەیەک ئەداد بە ئێران کە ئەو لایەنانەی تری تۆ ئەو لایەنانەی تری سربەتۆن کە کۆکن لەگەڵ تۆیە هێدی ئێمە لە حەلبە سیاسەکەیان کەینە دەرەوە لە گۆڕەپانە سیاسەکە دووریان نەخێنەوە جاب نەمعارەزە ئەشنا دەرەوەی حکومەت و دانیشن خۆیان ئامادەکەن بۆ بڵجاتنی داهاتوو بە جۆرێک لە جۆرەکان نابنە بەشێک لە پێکهاتی حکوومەتی عێراقی داهاتوو کە ئەمە ئەم جۆرە فەرامۆشکردنە سیاسیە قابلی قوبولکردن نییە بۆیە بەڕاستی زۆر گرنگە کە هەموو ئەمانە ئەتەڵان قەزیەکی کەش هەیە بیرم نەچێ ئەیکەم بە خاڵی چوار هەم کە من زۆر بەلامەوە گرنگە کورد دەبێ ئەمە بخوێنێتەوە بە تایبەت هەولێر دەبێ حیساب بۆ ئەم خاڵە بکە کە زۆر گرنگە ماوەیەک پێش ئێستا بڕیارێک درا لەلایەن محکەمەی اتحادی عێراقی وا بوو بە مەرکەزیکردنی فرۆشتنی نەوت باشە ئەمە بازنەی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر کەمەکاتەوە وانە باشە دەبێ هەولێر و بە تایبەت برایانی پارتی بیر لەم حاڵەتە بکەنەوە کە یەکێک لەو کەسانەی کە تەئیدی پشتیوانی ئەم بڕیارە ئەکا سەدرەکان خۆیانن باشە ئێمە دەبێ وڵاتێکی گەورە کە خاوەنی هەژمونێکی سیاسی محوەریە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا فەرامۆش بکەن بۆ ئەم لایەنە سیاسیە یان لانی کەم نەتوانین تەوازنی نێوان ئەم دوو هێزە ڕابرین بە شێوەیەکی سیاسی سوالەکە ئەمەیە کاتە پێ دوایە پارتی بە شێوەیەکی باش بیر لەمانە ناکاتەوە بۆیە ئەم هەڵسو کەوتانە ئەنجام دەدات بێگومان ئەگەر بیرکردنەوەیکی سیاسی باشمان هەبووە هەولێر ئەگەر پارتی بیرکردنەوەیکی سیاسی باشی هەبووە نەئەکەوتە ئەم جۆرە هەڵانەوە هەندێک جار ئەزانی خاتون هەموو شتێ بە پەلەپەلە کتێ سیاستکردن نەبێ ئەمە یەک دوو تۆ لە ناو سیاسەتە و بە تایبەتی ئێستا لەم سەردەمەیە شێوازی سیاستکردن چییە؟ بریتیە لە ڕاگررتنی هاوسەنگی و بریتیە لە ئیدارەکردنی سڕاعات و ململانی نێوان هێزەکان هەمیشە ئەم ئەمریکیەکان وا
مەدحی جەنابی مام جلالیانە کرد ئەیانوت پیاوی ئیدارەدانی ململانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. یعنی سەڕی نهێنی خاڵی سەرکەوتنی مام جەلال ئەمە بوو کە بەداخەوە من ئەڵێم ئێستا ئەو حاڵەتە هەر لە کۆنەوە بەڕاستی هەر لە نەخۆشکەوتنی جنابی مام جەلالەوە هەر لە وەفاتکردنی جنابی مام جەلالەوە و ئەو کۆمەڵە هەنگاوەی کە نامان لە 2014 ئێمە بینمان تێکچوو لەگەڵ بەغایە لە 2014 ئەم با بڵێن حکوومەتی لایەنی دەسەڵاتداری حکوومەتی هەرێم کە پارتیە لەگەڵ بەغداتێکیدا و بەستەڵەتێکی گەورەی دروست کرد لەگەڵ بەغدا و با بڵێن حتا هەندێک لە چاودێرانی سیاسی عراقی پیان وات بوو تێکچوونی ئەو کاتەی پارتی لەگەڵ بەغدایە لەسەر مستەوایەکی شخصیش بوو زانی لەبەرەوە بەڕاستی هەموو ئەمانە کە ئەگەیتە ئەوەی کە دوای ئەوە هەنگاوێکی هەڵەتن بنین کە ناوی گشت پرسیە بۆ دامەزانی دەوڵەتی کوردی کە یەکێک لەو لایەنانەی کە زۆر دژی ئەمە بوو ئێران بوو زانی لەبەر ئەوە یعنی هەموو ئەمانە کە ئەخەیتە سەریەک هەڵکەرگی سیاست بەشقارتەیەک دروست نابێ ینی تۆ چەند جارێک با بڵێن مەڵۆ دروست ئەەکەی کۆی ئەەکەیتەوە ئەخیتە سەرێکتری هەتا ئەبی بە شتێک هەتا متمانەیە دروستەکەی ئێمە ئەو متمانەیەمان دروست کرد بەداخەوە وردە خەریکە بەم هەنگاوانەمان خۆمان ئەهێنینە دواوە وردە خەریکە خۆمان ینی کارێکی وە ئەەکەین لە عێراق بینە دواوە یا بە جۆرە لە جۆرەکان عێراق زویرکەین لە خۆمان کە ئەمانە هیچی لە مەسلحەتی میلەتی کوردی ئێستانیە لە لای هەموو تاکێکی ئەم میلەتە بە هەموو لایەنە سیاسیەکانەوە بە هەموو وابەستە و ئینتیما فکرێت جیاجەکانەوە هەمومان قەناعەتمان وایە کە سەرچاوی ئابووری یەکێ لە سەرچاو ئابووری زۆر بەهێزەکانی هەرێمی کوردستان بەغدایە زانی لەبەرەوە تێکدانی لەگەڵ بەغداوە تێکدانی ئەم ڕەوشە ئەمنیەی هەولێر بەم لە ئێستادا بەڕاستی نە لە بەرژەوەندی میلەتی کووردە نە لە بەرژەوەندی شاری هەولێری خۆشەویستە و نە لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستانیشە و لە بەرژەوەندی خۆشیانەوەکو بەرژەوەندی حیزبی دکتۆرێکێک لە ڕەهەندەکانی یان نەوانەی کە وەکو چاودێرێکی سیاسی بۆم بارودۆخە و دووبارەبوونەوەی ئەم هێرشانە کە باسی دەکەین لە هەولێر نەبوونی هاوسەنگیە لە نێوان ناوخۆ هەم لەگەڵ وڵاتانی دراوسێدا هۆکاری نەبوونی ئەم هاوسەنگیە لە ڕووی دانوستان و ڕێککەوتنەوە بۆچی دەگەڕێنی تەوانێت واروەها کاریگەریەکانیشی لەسەر بارودۆخی سیاسی هەرێم و عێراق چی دەبێت جگە لەم هێرشانە دوو هۆکاری زۆر سەرەکی هەیە نەبوونی هاوسەنگی یەکەم نەبوونی استراتیژێکی دامەزراوی دامەزراوی ینی مؤسسەسی سیاسی کە کار بکات لەسەر هەنگاو بە هەنگاو پاراستنی بەرژەوەندیەکانی میلەتەکەی خۆت دەبێ عەقڵیەتی سیاسی دەبێ سیاسەکان خاوەنی استراتیژێکی دامەزراو بن یعنی بەرچاو و ئاسۆی بیرکردنەوەیان ڕوون بێ بە چ جۆرێک بە چ شێوازێک بە چ نەمەڵێکی سیاسی مەسلحەت و بەرژەوەندی میلەتەکەیان ئەپارێزن و هەنگاوی بۆ ئەنێن ئاخر هەندێک جار زۆر جار پارێزگاریکردنی بەرژەوەندی سیاسی وەستان و دانیشت و تەماشاکردن نییە جوڵە و هەنگاونانە ئەمە خاڵی یەکەم کەواتە خاڵ یەکەم بریتە نەبوونی استراتیژێکی ڕۆن بە نیسبەت سیاسەکانی ئێمە بۆ ئەوەی کە بە تایبەت تر ئەڵێم ینی بە ویژدان ئێمە قسە بکەین لەم دانووسانانەی ئەخیرا لەم دانووسانەی کۆتاییە کە فترەی پێشوکراوە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی باشیە بووە ینی بە عەقڵەتێکی سیاسی مەوزون متەوازین هاوسەنگ فکری کردوتەوانێ و هەنگاوەکانیشی دیارن ئەزانی بەڵام بەڕاستی ئەوەی کە ئەم جەوەی خولقانوە لایانی بەرامبەر یەکێتی نیشتیمانی کوردستانە بەداخەوە خاڵی دووهەم ڕەهەندی دووهەم ئەوەیە کە ئێمە نەتوانین یا بڵێن نەمانەوێت کەسی تر بێنینە ناو بازنەی بەشداریکردن لە بڕیاری سیاسیەوە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان داوای ئەوەمان کردووە کە هەمیشە لایەنە سیاسیەکان بەشداری ڕاستەقینەی ناو حکوومەتی هەرێمی کوردستان بن بەشداری ڕاستەقینەی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بن لەگەڵ دەرەوە بەشداری ڕاستەقینەی
بڕیاردانی سیاسی بن لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە کە بەداخەوە ڕەنگە ئەمە ئەو حیسابە گەورەی لەسەر هەڵنا چەندرابێت لەلایەن هەو لێرەوە بۆیە بەڕاستی بڕیاردانی تاکلایەنە لەسەر چارەنووسی میلەتێ بڕیاردانی تاکلایەنە لەسەر شێوازی پەیوەندیکردن و پاراستنی ئەو پەیوەندیە لەگەڵ وڵاتانی دەرودراوسێ و تێکەڵبوون و چوون بەرەو وڵاتێکی تر و پەرامۆشکردنی وڵاتێکی تر ئەمانە هەموو کۆ ئەبنەوە بەیەکەوە و کارێکی وا ئەکەن ئەو تەوازنە سیاسیە تووشی لاسەنگی بکەن تەوازنی سیاسی کە تووشی لاسەنگی ئەبێ وەڵامی بەرچاوی ئەبێ یعنی ئەوە تا ئێمە چەند جارێکە ئەبینین بە موشک هێرشەکرێتە سەر شاری هەولێر و بیرمان نەچێ ئەم خاڵە زۆر گرنگە لە بەرەبەیانی دوای هێرشەکەیە یەکسەر کۆماری ئیسلامی ئێران خۆی هاتە سەرخەت و وتی ئەنجام دەری ئەو هێرشە منم وەکو وەڵام دانەوەیەک بۆ نەنا وەکو ئەوی کە زۆری پەلە بێ ئەم پەیامەت پێ بگەێنێ یعنی بێوێ بەڕوونی و بە ئاشکرایی و لە کاتی خۆی و بە گەرم و گوڕی پێت بڵێ کاکەوە منم ئەگەر لە خۆ بێ ئەمە جاری یەکەم و دومت نییە زانی لەبەر ئەوە یعنی کە ئەمانە ئەدەیتەوە لە یەک هەمووی دەبێ هەولێر بڕاجعەیەکی سیاسی بڕیارەکانی بکاتەوە بەڕاستی و دەبێ سوود وەربگرێت لە ئەو بۆ چوونە سیاسیانەی تر بە تایبەتی وەکو عرضمکردن بیرکردنەوەکانی ئەماوەیە و استراتیژەکانی ئەماوەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەنگاوی زۆر بەڵێنە بەڵام زۆر کاریگەر نە ئێمە بووینە هۆی ئەوەی کەەوە هیچ لایەنێک فرامۆش بکەین ینی بیرمان نەچێ ئێمە کاتێکە کە هەڵ ئەسین بۆ نمونە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نمونە هەڵ ئەسێ ئەچێ بۆ دەوڵەتێکی وەکو خلیج ئەمە دەبێ تەنها سەردانیکردن نەبێ دەبێت ڕەهەندەکانیشی تەماشا بکرێ ڕەهەندە سیاسیەکانیشی تەماشا بکرێ ئەزانی ئەو ڕەهەندە سیاسیانە چین لە پشتی ئەمەوە و ئایا ئەو وڵاتانی کە لەگەڵ ئەم سەردانیان و ئەو وڵاتانی کە لەگەڵی نین و ئایا تۆ چ پەیامێکت هەیە لە سەردانکردنت بۆ ئەم وڵاتەکە ئەچیت ئەزانی و ئایا ئەو دەستە سیاسیە کێیەکە لەگەڵ خۆتا ئایان بی بۆ ئەو وڵاتە لەبەرەوە بەڕاستی هەنگاونان بەبێ خوێندنەوە هەنگاونان بەبێ لێکدانەوە ینی چاوەڕێی ئەبێ لێکەوتی ئاوای دکتۆر دانا کەواتە بێ بڵین یەکگرتووی نێوان لایەنە سیاسیەکان ئەگەر باسی بەتایبەت هەرێمی کوردستان بکەین چونکە ئەمە ئەم جارە لە شوێنێکی دوورەوە موشک ئاڕاستی پایتەخت کراوە هەولێر کراوە هەندێک جاری تر لە نزیکترین شوێنی خۆمانەوە موشک یاخود هێرش کراوەتە سەر هەولێر کەواتە هەتا لایەنە کوردیەکان لە ناوخۆیاندا یەکگرتوو نەبن دواتر لەگەڵ لایەنەکانی ترە بەردەوام سەروەری خاکی هەرێمی کوردستان بەتایبەت و عێراقیش پێشێ دەکرێت هەردوو خاڵەکە گرنگە یەکەم یەکخستنی گوتاری سیاسی کوردی ئەمەش بەوە ئەبێ جۆرە لە نزیکایەتی لە نێوان لایەنە سیاسەکانە ڕووبدات ئەمە یەکدوو کە من بە شێوەیەکی بەرچاو ئەم یەکگرتوویە نابینم بەڕاستی ئەمە خاڵی یەکەم ئەم گوتارە سیاسیە بە دوو جۆر سوودمان پێگەێنێ یەکەم جۆرێک لە ڕایەکی یەکگرتوومان ئەداتێ ڕایەکی کوردی سەرنجێکی سیاسی کوردی یەکگرتوومان ئەداتێ بۆ خۆمان بۆ یەکگرتووی خۆمان بۆ پاراستنی خاکی خۆمان خاڵی دووهەم هەموو جارێ ئەم خیتابە سیاسیە ئەدەین بە گوێی بەرامبەرەکانمانە یەک خیتاب یەک گوتاری سیاسی یەکگرتووی کوردی بۆ نمونە ئەدەین بە گوێی بەغدایە ئەو کات بەغداش بۆ نمونە وەڵامی یەک خیتابی سیاسی ئەداتەوە نەک پەرتو بڵاو دوو لەگەڵ دەرەوەی عێراقیشە پەیوەندیەکانی کورد لەگەڵ دەرەوەی عێراقیشە جارێکی تر تۆ لە ڕێی یەک گوتاری سیاسیەوە تەعاملی لەگەڵاتی بۆیە ئەو جیهەتە سیاسیە ئەو وڵاتی دەرودراوسێ ئەو وڵاتی ڕۆژئاوا بۆ نمونە تەعامل لەگەڵ یەک گوتاری سیاسی کوردیاکە یەک ڕۆئیای سیاسی کوردیاکە نەک جیاواز بۆیە هەموو با بڵین ئەم جۆرە هاوسەنگیە جارێکی تر ئەتوانی کورتکەیتەوە لەوەی کە چۆن لە ئێستاوەڕا ڕوز مەسلەیەکی هەیە ئەڵێ درنگکردن لە نەکردن باشترە باشە
ئێمە لەم قۆناغەیە ڕاستە قۆناغێکی درەنگە ڕاستە دەبوو کورد پێشتر نزیک بێ لە یەکەوە نزیکتر بە لە یەکەوە گوتاری سیاسی خۆیەخە بەڵام ئێستاش درەنگ نییە ینی ئێستاش لە نەکردنی باشترە ئێستا کاتی ئەوەیە کە لایەنە سیاسەکانی کوردستان دەستخانە ناودەست یەکتری و خاوەنی یەک گوتاری سیاسی بن ئەم گوتارە سیاسیە لەوکو بە شێوەیەکی لۆکاڵی دەناو حکوومەتی یاریبی کوردستان و عێراقیش سوودی هەیە و لە هەمان کاتا بۆ دەرودراوسێ و بۆ دروستکردنی پەیوەندی و شێوازی بنیادنانی پەیوەندەکانی کورد لەگەڵ وڵاتانی دەرودراوسێشە بێگومان سوودێکی زۆری هەیە. بەڵێ دکتۆرەگەر زۆر بە کورتی وەڵامی ئەم پرسیارم بیت و سپاس دەکەم لەبەر کات لە ئێستادا لە سروبەندی پێگەێنانی حکوومەتی نوێ عێراقدا ماڵی سونە تا ڕادەیەک ڕێکخراون لە دوای پەیوەندی تەلەفۆنیەکەی مالیکی و سەدر شیعەکان وارێک ئەکەون ئەوەی کە ماوەتەوە تەنها ماڵی کوردە بۆ ڕێکەوتنی سیاسی و پێگەێنانی نوێی حکوومەت ئەگەر بێت و لایەنە سیاسیەکانی کورد یەکدەنگ نەبن بە یەک پاکێژ نچنە پەرلەمان چ کاریگەریەک لەسەر بەرژەوەندی کوردە وا پێگەێنانی نوێی حکوومەت بەجێدێنێت هەمیشە شیعە و عێراق سونە و شیعە قەناعەتێکیان هەبووە قەناعەتە تازەش نییە کە ڕۆڵی کوردی یەکلاکەرەوەیە لە ناو پەرلەمانی عێراق بۆ دروستکردنی حکوومەت و بڕیاردان لە حکوومەت و هەڵبژاردننی سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران ئەگەر بێت و کورد بە یەک دەنگ نەچێتە بەغدا ئەو ڕۆڵەی لە دەست ئەدات ئەو ڕۆڵە ڕۆڵێکی مێژوویە ئەو ڕۆڵە مامجلال دروستی کردو 1970 لە بەغدا ئەگەر بێت و ئێمە ئێستا حالیان کورد ئەو ڕۆڵی بەدەستەوە ئەگەر بێت و ئەو ڕۆڵەی لە دەستدا ئەوە کۆڵەکەیەکی تری ڕووخاوە لە بەغدا لەبەر ئەوە با هەمومان بگەینە ئەم خۆشنودەکە لە ناو بەغدا ئەوەی کورد ئێستا بەدەستێوەیەتی ئەو ڕۆڵەیە کە پێی ئەوتە ڕۆڵی یەکلاکەرەوە شیعەکان وای پێڵن شیعە عێراقیەکان پێڵەن ڕۆڵی یەکلاکەرەوەی کورد ئەگەر ئەوەشمان لە دەستدا ئیتر شتێکی وامان نامێنێتەوە لە بەغدا. بەڵێ دکتۆر دانا ئەحمەد چاودێری سیاسی سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەخێر هاتی.